دکتۆر چ شتێک وای لە بەڕێستان کرد دەست بۆ پەیکەرتاشی ببن؟ من کە قوتابی زانکۆ بووم پەیکەرتاشین یەکێک بوو لە دەرسەکانم یەکێک بوو لە دەرسەکانم شێوەکاری پەیکەرتاشی لێرا مەسەڵەن هەندسەی تەلارسازی ئەگەر ئەوەنە دەرەجە بێنی ئەڕۆیتە تەلارسازی یا پزیشکی لە دنیای ترامە نییە دنیای ترا کۆلێجی هونەرە جوانەکان تەلارسازی بەشێکە لە هونەرە جوانەکان هونەرە جوانەکان ئیمتیحانی تایبەتی هەیە تۆ سەرکەوتی لەوە ئیمتیحانات سەر نەکەوتی ناچی بڕۆ سەدیش بێنی قوبوڵت ناکە. بەڵێ باشە بەس وەکو ئەوەی کە باس کرد ئەو لە دەرێ ئەو هەیە تەواوی زانکۆکانی دنیا لە تەواوی زانکۆکانی دنیا شارسازی یا تەلارسازی با بڵێن بەشێکە لە هونەرە جوانەکان. دەستت خۆش بێ بەستەکەم ئەوە بۆ لە خولیای منداڵیت بوو کە بچی ببیە پەیکەرت. ناوەڵام من وەختێک چوومەتە خانم نانانا من وەختێک چوومەتە ئەو کۆلێجە لە پێشمەرگەیاتیوە چووم تا ئێرام لە خوێ نەبوو حتا تووشی مەعاناتێکی زۆر هاتم لە بەرەوەی کە من لە پڕچوومە ناو کانگای هونەرۆ لە ناو خوێنەوە یەکسەر بۆ کانگای هونەر